بەڵێ سڵاوتان لێ بێ ئەسڵاو لە ئێوە لە بینەرانی یانارتی دیارە دوایەکەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا پیژنێکی تایبەتمەند لە خوێندنی کوردی و لە خوێندنی عەرەبی سەردانی بەغدایان کرد دوایەکەوە لەگەڵ وەکیل وەزیری پەروەردەدا کۆبوونەوەی ئەنجامدا و دواتر لە دەرەنجامدا وەزیری پەروەردە نووسراوێکی ئاراستەی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک کرد کە تایبەت بە خوێندنی کوردی ئەو سەرجەم ئەو بەشانەی کە لەوانەکاندا تەواو نەکراوە داخل نییە بۆ تاقیکردنەوەی کۆتا ساڵ بۆ پۆلە کۆتاکان بەڵام دوای 2 ڕۆژ لە بڕیارەکەی وەزارەتی پەروەردە پاشگەز دەبێتەوە لە نووسراوێکدا کە ئاماژە بۆکە کە لە نووسراوێکی زۆر بەپەلەدا سەرجەم ئەوانانە کە تەرک کراوە نەخوێندراوە خۆت تەواو نەکراوە ئەوە داخلە بۆ تاقیکردنەوەی کۆتایی ساڵ من بۆ زانیاری زیاتر مامۆستا شێرزادم لە بەڕێوەبەری خوێندنی کوردی مامۆستا گەربەی تێرە سڵاو لێبێ مامۆستا چون ئەوەندەی ئاگادار بن ئەم بەرهۆکاری پاشگەزبوونی وەزارەتی پەروەردە لەم بڕیارە چییە؟ خۆی لە سەرەتای ساڵ بەهۆی هاتنی کۆرۆناوە ئێمە مادەکانمان تەرکەکانیان بۆمان کرد و تەرکەکان لەوە پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردەی هەرێمەوە دیاری کرا و بردمان بۆ بەغاو ئەمری پێ دەرچوو کۆتایی پێات بەڵام ئەو تەرکانی کە کردوبمان بۆ بوو کە تەڵەبە دەوام کات بەڵام بە شێوەیەک وەزعی کۆرۆنا خراپ بوو بە شێوەیەک کە دەوامی حوزوری کەم بوو کە نەتوانرا ئەو پرۆگرامەش تەواو بکرێت کە کورتش کرا بۆ تەواو بکرێت بۆیە قوتابیان و خوێندکاران داوایان کرد کە بابەتەکان دیسان کورت بکرێتەوە ئێمەش وەزارەتی پەروەردەی هەرێممان ئاگادار کردەوە بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان کە دیسانەوە چەند تەرکێب بکەن لەبەرەوەی دەوامی حوزوری کەم بۆ لە قوتابخانەکان ئەوانە نووسراویان بۆمان کرد و لە ڕێی وەفدی خوێندنی کوردیەوە گەیانمانە بەغا و بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان وەزیری پەروەردە پێیان باش بوو پەسەندیان کرد و لە 4/6 بڕیاری پێدەرچوو کە ئەو تەرکانش بکرێ بۆ قوتابیان و خوێندکارانی ئامادەیی شەشی ئامادەیی لە خوێندنی کوردی بەڵام دوای 2 ڕۆژ لە ئەمریکا پەشیمان بوونەوە و ئەمریکیان دەرکرد باڵبۆشانەوەی ئەمری پێشویان لە 16 مانگ دەریان کرد و وتیان چیتر ڕازی نابین بەو تەرکانی کە تازە کراون زۆر هەوڵماندا لە ڕێی جەنابی وەزیری پەروەردەی هەرێمەوە پەیوەندی کرا بە وەزیری پەروەردەی عێراق کە لەو بڕیاری پەشیمان بێتەوە هەڵی وەشێنێتەوە و ئەو تەرکانە کاری پێ بکرێ ئەو تەرکە تازەکان مەبەستم ڕازی نەبوون و ئەوەش قەیرانێک و ناڕەزایەتێکی زۆری لای تەڵەبە و قوتابی ئێمە دروست کرد ئێمە بەردەوامە بین لە پشتگیری لە قوتابی خۆمان هەر بۆ مەبەستەش داوامان کردووە لەو سنتەرانی کە سنتەری تواناسازین مۆڵەتەکانیان سەر بە هەرێمی کوردستانە پشتگیری قوتابیانی ئێمە بکەن بەبێ بەرامبەر بە تایبەتی بۆ وانەکانی فیزیایە کیمیایە یان لە بەشی وێژەیی ئابووریە جوگرافیایە هەر تەڵەبەیەک تاوکو دووانش بەبێ بەرامبەر دەرسیان پێ بدەن سوپاس گوزاریانم کە هەر شەو پەیوەندیان پێم کردو لە ڕێی 3 سنتەرەوە ئامادەی خۆیان نوان کە بۆ هەموو وانەکان خول بۆ تەڵەبانە بڵێنەوە تاوکو و هیچ کەم و کوڕێکیان نەبێت وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق ناڵێ هۆکاری پاشگەزبوونەوەمان لەو بڕیارە چییە؟ ئەوان دەڵێن لەبەرەوەی ئیمتحانەکان ئەسیلەکان دەرکراوە و چاپیش کراوە و جارێکی تر ئێمە ئامادەنین پرسیارەکان سەر لەنوێ بگۆڕین و چاپیکەینەوە بەڵام ئەمە شتێکی وارە دەرە ناو وەزارەتە دەکرا بکرێ یعنی زۆر کات پرسیار جاروایە دائەندرێ پرسیارەکە تەسەڕوب ڕوەدا هەڵەی تیا بێ وزارەت ئامادەیە بەرەبەرایەتی گشتی تاقیکردنەوەکان پرسیارەکان سەر لەنوێ داڕژێتەوە و چاپی بکاتەوە ئەوە کۆپیکا و بەپێ عادەت و ژمارەی تەڵەبە بەڵام ئەم جارە بۆ ئێمە ئامادە نەبوون ئەمە بکەن وا دیارەیە هۆکارێکی سیاسی نییە ناوەکاری تری هەیە ئەوان لەوە زیاتر سڵیان کردەوە کە بەیانی ئەمە بۆ ئێمە بکەن دیسان خوێندنی عەرەبی تورکمانیش داوا بکەن نانحای عێراقا دیسان ئەوە کاتە ژمارەکە زۆر زۆرە بێ و عەدەدەکە گاتە ڕادەیەک کە کەس دەرخەتی نایە و فترەکە کەم ماوە مامۆستا گرفت بۆ خوێندکاران دروست ناکە بۆ تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بۆ من ئەو منهەجانە یعنی تەواوی بەشەکانی ئیوانەکان تەواو نەکراوە ئێمە تەڵەبەمان زۆر کات لە پۆلی 5 ئامادەی کە ناجی حەبن بۆ 6 ئەڕۆن خۆلە بینن و دەورا بین و خۆیان ئامادەکەن و چەندێکشە ئەو بەڵام مامۆستا کەسانێکی خۆکەم دەرامەتە ناتوانن بچنە خولەوە ناتوانن مامۆستای تایبەت بگرن بەڵێ ئەنجا ئەو وەکوتم ئێستا ئەوانەی کە خوێندوێنە لە پۆلەکان و نەگەشتین بەوەیە کە مامۆستای پۆل حەقی مادەکە بدا و بە تەواوەتی منهەجەکەی بۆ تەواو بکە
ڕامانگەیاندووە کە هێشتا مانگێک و دە ڕۆژماوە بۆ ئیمتحانەکان تقریبا لە 27 مانگ ئیمتحانەکان ئەنجامەدرێ داوامان لەو سنتەر و خولانە کردووە قوتابخانەکان کردووە کە ئەو تەڵەبانی کێشیان لە هەر بابەتێکەیە داخلی خولی بەپەلە بکرێن تاوەکو ئەو چەند فەسڵەی بۆ تەواوکەن. مامۆستا وەکو خوێندکاران تاثیر ناکات سەرکەوت دەرەنجامی پۆلی شەشی ئامادەی نسبەی دەرەجە کەم بێت؟ نا تەسەوڕەکەم ئێمە تەڵەبەکانمان زۆر زیرەکەن ئەو تەڵەبانە بنیاد نراون ئیعداد کراون ئامادە کراون هەر لە قۆناغی سەرەتاییەوە و تەڵەبەی و نخبەی زۆر باشمانەیەوە پار ساڵیش تەوەقوعکرا کە هەڵا لە پرسیارەکانی خوێندنی کوردی دروست بوو اینجا بەهارەوە کارێ بێ لە پرسیارەکانی وزاری دروست بوو و هەرایەکی زۆری لە شەقامانایەوە بەڵام لە کۆتایە تەڵەبەکانی من پێشەنگی خوێندنی عەربی و تورکمانیش بوون بەپێ ئەو ژمارە تەڵەبەی و ئەو ئامارانی کە بەڕێوەبەری قوتابخانەکان بە منیان ڕاگەیاندووە نسبەی ئەو تەڵەبە زیرەکانی کە تەوەقوعەکەن لە مەجموعەی طبیە مەجموعەی هەندەسی بێن ژمارەکان زۆرن بۆیە پێشبینیەکەم ئەمساڵیش خوێندنی کوردی پێشەنگی خوێندنەکانی تر بێت. خوێندنی عەربی هەمان گرفتیە یان بە شێوەیەکی ترە؟ خوێندنی عەربیش بابەتیان داخل کردووە بەڵام کێشەیەک ئەوان تەلەڤیزیۆنی پەروەردەییانەیە کۆمەڵی سایت و پیجی وەزارەت خۆی ئیشرافەکاتە سەری لە ڕێی ئۆنلاینەوە بۆیانیان تاوا کردو. یعنی بەس خوێندنی کوردی مامۆستا تاوای مەرجەکان تاوا نەکراوە؟ کوردی نە ئۆنلاینەکەی بەغاشم لێکە دانیشتووە تەلەڤیزیۆنی پەروەردەیی بۆ دانێ و سایتی بۆ دانێ نە ئەو سایت و تەلەڤیزیۆنی پەروەردەیی حکومەتی هەرێمەش ئێمە ستودی لێبێنین چونکە ئیمتحانەکانەوان جیاواز هەڵبژاردنەوە ئیمتحاناتی ئێمە تەحریریە و نووسینە بۆ ئێمە لەبێن ئەم دوو بەرداشەیە زۆر زەباسەوەمان کردووە کە وتمانە ناکرێت پرۆگرام لە وەزارەتێ بێ و ئیمتحانات لە وەزارەتی ترەوە سەرپەرشتی بکرێ ئەبێ پرۆگرام و ینی منهجی خوێندنی کوردی ئیمتحانەکان یەک وەزارەت بێباتە ڕێوە بەس تاوەکو ئێستا ئێمە دوو وەزارەتی باتە ڕێوە. زۆر سوپاس بۆ مامۆستا شێرزاد بەڕێوەبەری خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووکدا دیارە وەکاری تاوانەکردنی تەواوی مەرجەکانی خوێندکارانی پۆلی سێمی ناوەندی و شەشی ئامادەی واتە پۆلە کۆتاکان بۆ دەگرێتەوە بۆ هۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە لە پارێزگاکەدا دیارە شەوەی ئۆنلاین دەخوێنرا کامەش نەتوانرا وەک پێویستەوەی مەنهەجەکان لە پارێزگاکەدا تەواو بکرێت دەربۆیە گرفتێکی دیکەش وەک مامۆستا شێرزاد باسی کرد بۆی تاقیکردنەوەکان یاخود پرسیارەکان دانراوە بۆی وەزارەتی پەروەردە لەو بڕیارێکەدا بووی پشیمان بۆتەوە. بەڵێ دەگەڕێمە.